6 ساڵ پێشێستا بە ئامانجی گەیاندنی ڕاستیەکان دەستمان پێکردو. لەو کاتەوە تا ئێستا هیچ ئاستەنگ و هێرشێکی ئەلکترۆنی نەیتوانیوە ڕێڕەوی کارکردنمان بگۆڕێت. لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ 2190 ڕۆژی پڕ لە ئاڵۆزی و گۆڕانکاریمان بڕیوە تەنها بە یەک ئامانج، ئەو لە ڕوودەدات بە خۆی لای ئێوە بێت. ئەمڕۆ لە شەشەمین ساڵیادی دامەزراندنی کۆبازدا نەک تەنها یاد دەکەینەوە، بەڵکو دەیسەلمێنین هێرشە بەردەوامەکانی سەر پلاتفۆرمەکانمان ساردمان ناکەنەوە. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێین هیچ دیوارێکی ئەلکترۆنی ناتوانێت دەنگی ڕاستی بێدەنگ بکات. ئێمە لێرەین لە شەقامەکانەوە تا ناوجەرگەی ڕووداوەکان. گەرچی هەوڵی پەخستنی پەیامەکانمان دەدرێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە، بەڵام ئێمە خێراتر لە جاران هەواڵەکانتان پێدەگەیەنین، تەنها بۆ ئەوەی ئێوە لە ڕاستیەکان دوور نەکەونەوە. سەرەڕای هەموو ئەو هێرشە دیجیتاڵیانەی کە لە سەرمانن، ئێمە بەها خێزانیەکان و جابوونەریتەکان دەپارێزین. لە من قەراتی دێرین و لە دڵی پایتەختەوە بەو کەسانە دەڵێن کە دەیانەوێت بە هێرشی ئەلکترۆنی ڕێگری لە گەیشتنی ڕاستیەکان بکەن. ئیرادەی ئێمە لە بەردی قەرات قایمترە و کۆباس لە هەولێر دەستی پێکردوتەوە. هەرچەندە بەردەوام هەوڵ دەدەن لاپەڕەکانمان لە پلاتفۆرمەکان پەک بخەن، بەڵام دەنگی هەڵەبجە بە هێرشی ئەلکترۆنی کەب ناکرێت. کۆباس لێرە بووگە بە پردێک، ئەگەر چی پەیجێکیشمان داخەن، ئێمە هەمیشە لەگرەی بۆنی خاک و ئازاری خەڵکەکەمان هەمیشە دەگەێنینە ناوەندی بڕیاردان. ئەگەر لە سۆشیال میدیاش پەلامارمان بدەن، ئەوە ئێمەین هێشتا زانیاریە دروستەکە دەخەینە بەردەستی بینەرەکانمان. لە گەرمیانەوە ئێژین با هێرشی ئەلکترۆنیش بکەنە سەر پێگەکانمان. ئیرادەی ئێمە لە گەرمای ئێرە گەرمترە، هیچ هێرشێک ساردمان ناکاتەوە لە گەیاندنی دەنگی ناڕەزایەتی و هیواکانی خەڵک. شەشەمین ساڵیادی کۆباسا دەمەوێت سوپاستان بکەم بۆ ئەرک و ماندووبوونتان و دەمەوێت پێتان بڵێم ئێوە لە میدیایەکی زۆر کاریگەر لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و بەهۆی کاریگەرێکەوە ئەم میدیا لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا زیاتر لە 11 پەیجمان داخراوە کە ژمارەی فۆلۆوەرسەکانی زیاتر بووە لە 8 ملیۆن فۆلۆوەرس، کە ئەمە ژمارەی میدیایەکی گەورەی کوردی دەکات و دەکرا میدیایەکی زۆر گەورەی کوردی بواە ئەگەر پەیجەکانمان تووشی ئەم هێرشانە نەبووە. پێم وایە کۆباس تاکە میدیای لە هەرێمی کوردستاندا کە بڕی پارەی تەسیسکراوە تێچووی 100 هێندە بەرامبەری سەرف کراوە بۆ خستن و بۆ لە ناوبردنی، بەڵام ڕۆژ بە ڕۆژ کۆباس کاریگەرتر و بەهێزتر دەبێتەوە و دەشمێ ئەوە بەو کەسانە بڵێم کە دەیانەوێت کۆباس بخەن یا خۆت بکابەری کۆباس بکەن، ئەوە کۆباس بە دژایەتیکردن گەورە بێت و بە دژایەتی نەکردنی شەر گەورە بێت، وەکەوەی کە هەفاڵانمان لە ڕۆژاوا ئێستا دروشمێکیان هەیە کە دەڵێن یا سەرکەوتن یا سەرکەوتن. بۆیە ئێمە لە کۆباس بەردەوام دەبین و هیچ ڕێگری و ئاڵنگاری و هێرشێک و هەڕەشەیەک ناتوانێت دەستگای میدیایی کۆباس بەرەو دواوە باڕایگرێت و هیچ لە هەڵوێستەکانی بگۆڕێت. دووبارە سوپاسی ماندووبوونتانەکەم، دەستان خۆش بێت.